پیاوێکی زۆر زۆر گەورە بووە، پیاوێکی زۆر بەتوانە بوو بیخەبەر چاوە ئێستاکە چی زانایەک هەیە دابنیشیەوە لە خەڵکی لێکۆبێتەوە. زۆر قورسە. بەڵێ ئەو پیاوە زۆر زۆر زانا بوو و خەڵکەکەش زانستخواز بوون. خەڵکەکەی و سەردەما زانستخواز بوون، بە دوای زانست داگەڕاوە. بسم الله الرحمن الرحيم، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارم خولێک لە گوڵبژێرێک لە فەرمودەکانی صحیحی بوخاری کراوە تۆ دیارمە بۆ قوتابی زانستە شەرعیەکانە، چونکە هەر کەسێک کە خەریکی خوێندنی زانستی شەرعی بێ پێویستی بە مابەتەشە بێ. ئەمەی کە هەیە گوڵبژێرێک لە فەرمودەکانی صحیحی بوخاری بەڕاستی ضرورە هەموو کەسێک کە خەریکی خوێندنی زانستی شەرعیە ئیمامی بوخاری بناسێ، چونکە لە دوای قورئان کتێبەکانی ئیمامی بوخاری ئیمام موسڵم لە دوایەوە کتێبێکی بەهێز و ئیشان لەسەر کرێ و حەدیسەکان بە دروستی و بێ غەڵوغەش لیان وەرەگیرێ پێویستە بزای ئەم ئیمامی بوخاری کێیە. لەم خولە باسی هاتە دنیای ئیمامی بوخاری، دایک و باوکی و ڕەوەشت و ئاکار و ئەخلاقان ئیمامی بوخاری و ئیمامی بوخاری چۆن توانیوێت ئەم حەدیسانە کۆکاتەوە، کێ هاوکاری بووە و تەعامل و ئەخلاق و هەڵسوکەوتی لەگەڵ مامۆستاکانیان چۆن بووە، لەگەڵ دەسەڵاتدارانە چۆن بووە، لەگەڵ قوتابیەکانیان چۆن بووە و چۆن توانیەتی ئەم حەدیسانە کۆکاتەوە بیگەینە بە عامی خەڵک و ئێستا کە ئێمە لە دوای چەندین سەدە لە دوای ئەوە داشتین حەدیسەکانی ئیمامی بوخاری بخوێنین. بۆیە هەر کەسێک کە خوێندکاری زانستی شەرعی بێ لەم بابەتانە بەڕاستی زانیاری هەبێت، چونکە ئیشی بێتی. ئەم کەسانی کە ئێستا بەشداری کردووە لێرە هەرێکێک لێ خوا تەوفیق بدا بەیانی ئەبنە کەسێکی بانخواز یان کەسێکی زانە ئەبێ بەڕاستی بزانن چۆن تەعامل لەگەڵم علماکەن، چۆن خوای پەروەردگار تەوفیقی دا بە ئیمامی بوخاری کتێبەکەی سەر لە بەردەستی هەمومانایە ئەی خوێنین و بە باسی ژیانی ئیمامی بوخاری خوێنین و حەدیسەکانی خوێنین، ئەبێ بزانین ئیمامی بوخاری بۆ ئەم تەوفیقی پێدرا، چی کردوا خوای گەورە تەوفیقی پێدا، ئەبێ ئێمەش هەمان ڕێگە بگرینە بەر. ئیمامی بوخاری لەگەڵ خەڵکە تەعامل و ئەخلاقی چۆن بوو، ئەبێ ئێمەش ئەخلاق و تەعاملەکانی ئیمامی بوخاری وەرگرین، چونکە کاتێک کە تۆ باسی کەسێکەکەی ئەگەر ناوەڕۆکەکەی نەزانی ماهیەتی بۆ دەرناکەوێت. ئێمە گەر ئێستا هەر بێژنی ئیمامی بوخاری بەڵام کە ژیان نامە ئیمامی بوخاری نەزانین، نەزای ئیمامی بوخاری چۆن پێگەیشتووە، چۆن علمی خوێندووە، چۆن لەبەری کردووە، چۆن گەیاندوێتی، چۆن تەعاملی لەگەڵ عامی خەڵک و دەسەڵاتدارانە کردووە، بەڕاستی ئێمەش ناتوانین هەنگاوانە بگرینە بەر ئەو تەوفیقیشمان دەست ناکەوێت. بۆیە ضرورە هەموو کەسێک کە خەریکی زانستی شەرعیە بە تایبەتی زانایانی فەرمودەناس بەباشی بناسێ، بزانێ بۆی بزانێت ئەم علمە چۆن گەشتۆ بە ئەم، بۆی ئەم قەدر و قیمەتی علمەکەی خۆی بگرێ و ئەو ڕێگانە بگرێتە بەر کە ڕێگەی تەوفیقی خۆی بۆی ئەمیش ئیشی لەسەرەکە بە هەمان شێوە بگاتە دوای خۆی. بۆیە ئەم خولە بۆ پێدانی زانیاریە لەسەر ژیانی ئیمامی بوخاری و شەرحی کۆمەڵی لە فەرمودەشینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەناو کتێبەکەی صحیحی ئیمامی بوخاریە. و سپاس و ڕێز و دەستخۆشیمان بۆ بەڕێز دکتۆر عەباسێکە ئەرکی کێشاوکە ئەم خولە ئەڵێتەوە. خوای گەورە تەوفیقی هەموو لایەک بدە. تۆمەتی ئەویان بۆ هەڵبەست کە خوایە ئەو دەڵێت دەستگاژەکانی قورئان دروست کراوە و تێی خوا نییە، ئەو تۆمەتە بڵاو لێغت دواتر فەرمان دەرکرا ئیمامی بوخاری لەو شارەدا بکرێت. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين محمد وعلى آله وأصحابه أجمعين. الحمد لله امرو توانیمان لە پرۆژەیەکی و لە بەرنامەیەکی یە پرۆژەدا شەهادەیەک لە پوختەیەک لە بابی ئیمانە لە کتێبی صحیح بوخاری بەدەست بێنین بە یارمەتی مامۆستا عەباس محەممەد ئەمین، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە و هیوادارین لە هەموو شار و شارەشەکانی هەرێمی کوردستان ئەم بەرنامە و ئەم پرۆژانانە ڕوو لە زۆر بوون بکات. الحەمدولله ئەو بابەتانی کەوا ئیمڕۆ باس کرا لە بابی ئیمانە بوو، لە بابی بۆ نمونە ئەو بابانی کەەوە باسی ئیمانەکەن و دژی ئیمانیش باسی منافقیان ئەکرد، ئەو بابەتانمان خوێن الحەمدولله سوودێکی زۆرمان بینە. سەرەتا ژیانی ئیمامی بوخاری بوو، بۆ نمونە ئایا ژنی هێناوە یان ژیانی بوو، لە کەی لە دایک بووە، چ شارێک گەڕاوە، لەکوێ نێژراوەکەی کۆچی دوای کردووە، دوای ئەوە باسی پوختەی ئیمانی کرد و حەدیسەکانی هێنا و 20 حەدیث بوو، لەوانە ئەو ڕاویانی کەەوە حەدیسەکانیان ڕیوایەت کردبوو، ئەبوو سەعیدی خودری بوو خوای لێ ڕازی بێت، ئیمامی مالک بوو خوای لێ ڕازی بێت، ئەم هاوڵە بەڕێزانن. بەڵێ الحەمدولله لەبەرەوەی هەر حەدیثێک جاری وایە هەر حەدیثێک هەر چەند جاری خوێنی تۆ شتێکی لێ فێربی، وەکو ئاەتەی کەەوە خوای تەعالا فەرموویە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا، هەر جارێک و بۆ نمونای خوێنی تۆ عیبرەتێکی لێوە فێربی.
بوو لە وڵاتی ئیسلامی کارێکە چۆن ئێستاکە دۆلار لە وڵاتی ئیسلامیان کارەکە لەو سەردەمە شەڕندەی ئەوان کاریەکە جا ئەم خاڵە زۆر گرنگە ئیمامی بوخاری کەسێکی چی بووە کەسێکی بەخشندە بووە